پێغەمبەر صلی الله علیه وسلم لە غەزایەکە یەکێک لە بەری بێبڕواکانە هاواری کردبووە بەری ئیماندار فەرمی یا ڕەسوڵ الله من لەگەڵ ئێوەم ڕەفیقەکانی خۆی کوشتیان پێغەمبەر فەرمی سوبحان الله عەجیب من دێ لە پیاوێک سوزدەیەکی بۆ خوا نەبردو لە بەهەشتیشایە یا ڕەسوڵ فەرمی ئەوە لێو هاواری کرد مەجال نەبوو بێ بۆ لا ئێمە لەگەڵ ئێمە خوا حسابی بۆکە ئینشەڵڵا جێگەی بەهەشتە لەبەرەوە دائیمەن جارێ بەهەشت بەدەست من و تۆ نییە بەخوا بەدەست پێغەمبەرانیش نییە پێغەمبەرانیش تکاکەن ڕجاکەن ئیتر خوای گیان ئەگەر ڕجاکەی قبول کردن ئەوە فەنیعمە ئەگەر نەشیکە خۆ دەسەڵاتیان نییە جا لەبەرەوە لەو حاڵەکاتە ئێمە نابێ بەعەکسەوە ئێمە وەکو ئەبوبەکری سیدیق کە پەروەردەی مەدرسەی پێغەمبەرە صلی الله علیه وسلم ئەبوبەکری فەرمووی چی ها دوعاکەی مامۆستا دەیفەرموو خوایە ئومەتی پێغەمبەر مەخە جەهەنەمەوە ئەگەر خستیشن لەشی من ئەوە نەگەورەکە پڕ بە پڕی جەهەنەم بێ بۆی ڕێگەیەکی تر نەبێ بچێتە جەهەنەم لەبەرەوە ئێمە قەت حەز ناکەین خەڵک بچێ بۆ جەهەنەم حەزەکەین خەڵک بچێ بۆ بەهەشت ئەجا ئێمە هۆکار بین بۆ ئەوەی خەڵک بنێرین بۆ بەهەشت نەبینێرین بۆ جەهەنەم زۆر کەسیشمان بینیوە حافظ قورئان بووە زۆر دیندار بووە قسەی زۆر زلی کردووە ئێستا مولحیدە وای جاری وایە کەسێک ئێوارە کاتەوە مسلمانە بەیانی کاتەوە فەرمودەی پێغەمبەر کەواتە ئێمە کەی ئەهلی ئەوەینەوە نەشانازی بکەین بە ئیمانداری خۆمانەوە بە ئەمە نەفسە ئەمە هەوا ئارزووی نەفسەوە ئەکا لە خەڵک ئەمە نەبوونی پەروەردەی مامۆستا ئەم حاڵەتە ئەم موجە لە جۆری دینداری دروست کردو کە بەڕاستی خەڵک بەرەو کافرێتی و بەرەو بێدینی و بەرەو ئیلحاد بنێریت و خۆت بە ئەعلا عیلین حسێب بکەیت